کورد مەترسیەیە لە هەمواری دەستوری عێراقدا دەست ببرێت بۆ مادەی 140 و گۆڕانکاری تیادا بکرێت. هەرچەندە لە مادەی 142 کۆمەڵێک بڕگە دیاری کراوە بوونەتە بربەست لە بەردەم هەمواری دەستوردا، بەڵام چاودێرانی کورد مەترسیەوەیان خستووەتە ڕوو بۆ هەمواری دەستور و کۆمەڵێک مادەی ناو دەستور مادەی 142 دەستکاری بکرێت و دواتر بە ئامادەبوونی زۆرینەی ئەندامانی پەرلەمان هەمواری ئەو مادانە بکرێت. لایەنی بەرامبەر بە جۆرێک ئامادە نییە مادەیە جێبەجێ بکە. بۆیە قەناعەتم وایە ئەگەر هەموارکردنەوەیەکە بێ بۆ مادەی 140 واقعیانە بێ و مەترسی نەخاتە سەر داهاتووی کەرکووک و هەویەی کوردستانی بوونی نەسڕێتەوە، بابەتێکە زۆر بە ناتەبیعی نایبینم من. بەڵام لامووی گرنگترەوەیە بێ و پرسیارە بکەین بۆ مادەی 140 مان جێبەجێ نەکردووە. دەبێ بگەینەوە قەناعەتی کە لایەنی بەرامبەر بە هیچ جۆری ئامادەنێەوە مادەیە جێبەجێ بکە. بۆیە بەڕای من بیرکردنەوە لەوەی کە دۆسەی کەرکووک یەکلایی بکرێتەوە گرنگە بە مادەی 140 یان بە بەدیلێک بۆ مادەی 140. ئەم لیژنەی کە دەنراوە بۆ ئەوەی تعدیلی ئەمەکە هەچەند لیژنەکە کوردیشی تایە، بەڵام ئەگەر بکەیتە بەردەم ئەغلەبیە و ئەقەلی ناو مەدسینوا بۆ مەسەڵەن بۆ 9 لەسەر 3 دەستبردن بۆ ئەمە بەڕاستی ئەمە مەسەلێکی ێزگار خەترە لەوانەیە ئەمە وا بکە علاقەی کورد و بە حکوومەت و علاقەیەک هەر بەتەواوەتی کۆتایی پێبێنێ. ئەمە مەترسیە بەڕاستی و بشمانێ نەمانێ لە حاڵی ئێستایە سوننەکان و شیعەکانیش بە تایبەتی سوننەکان زۆر دژی مادەی 140 بەشێ لە شیعەکانی هەر لەگەڵ ئەم مادەیانین. مادەی 140 دەستور تایبەتە بە یەکلاییکردنەوەی چارەنووسی کەرکووک و ناوچەکانی دیکەی جێناکۆک دەبوو بە 3 قۆناغ جێبەجێ بکرێت، بەڵام بەهۆی ڕێگری هێزە عێراقیەکان و کەم تەرخەمی هەرێمی کوردستانەوە تەنانەت قۆناغی یەکەمیش کە قەرەبووی ئاوارە و عەرەبە هاوردەکانە جێبەجێ نەکراوە. پێش جێبەجێکردنی ئەم مادە گرنگە کە بۆ کورد زۆر گرنگە، هەوڵێکی زۆر لە ئارایە بۆ تعدیلکردنی دەستور و لە نێوان نیشانە مادەی 140. بۆیە کورد ئێستا هەست بە مەترسیەکانە کە هەرچەندە دەستوری عێراقی دەستورێکی ڕقە و ئاسان نییە هەموارکردنەوەی هەر کاتێک هەر هەموارێک بێتە پێشەوە پێویستە کۆدەنگی عێراقی لەسەر بێ و ئەگەر 3 پارێزگا ڕەتی بکاتەوە ئەو تعدیلان ناچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام لە کاتێکدا ئێمە زانین عێراقیشی لاواز بوو دوای 2005 ئەم دەستورە نووسراوەتەوە مادەی باش جێگیر کراوە سەر ڕایەوەی کە جێبەجێ نەکراوە. بەڵام ئێستا پێویستە لایەنە سیاسیەکان و ئەو لایەنانەی کە ئەندامیان هەیە لە پەرلەمانی عێراق پێداگری تەواو بکەن لەسەر مانەوەی مادەی 140 و کار بۆ جێبەجێکردنی ئەم مادەیە بکەن. لە ماوەی 14 ساڵ شەریکی دەسەڵات لە بەغداد پارتی و یەکێتی نەک نەیانتوانی فشارەکان بۆ یەکلاییکردنەوەی چارەنووسیە و ناوچانەی لە چوارچێوەی مادەی 140دا پێی دەڵێن ناوچەی کێشە لەسەر زیاتر بکەن، بەڵکو بەهۆی ململانی حزبی و بەدەستێنانی بەرژەوەندی حزبی جارێکی دیکە و ناوچانەیان لەدەستدایەوە و خەون و ئاواتی لە مێژینەی کوردیان لەو ناوچانە بە ماوەی 24 کاتژمێر لە گۆڕنا. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.